ئەوتانێکە و کەسەی ئەو کوڕێکە ژنێکی هەناوی خێزانی هەیە لەوانەیە لە ڕووی جنسیەوە بەهێز بێ. کاتێکە ژنێک ڕوبەڕووی توندوتیژی یاخود کێشەیەکی خێزانیە بێتەوە خۆی کەسی یەکەمەکە ئەبێ سکاڵا تۆمارکاوە ئەبێ دۆسیەکە بجوڵێنێەوە کەسی تر ناتوانێت لە جیاتی ئەو سکاڵا تۆمارکە. سەر کێشێ بۆ ئەوەی کە خیانەتی زەوجی لێ بکەوێتەوە، ینی ئەم چۆن چووە ژنێکی کەی هێناوە ئەویش لەگەڵ کەسێکی کەیەوە لەگەڵ پیاوێکی کە یا ڕێکەوێتوە بەو شێوەیە بتوانێت یا بیەوێت ئینتیقام لە مێردەکەی یا تۆڵە لە مێردەکەی بکاتەوە. Silhouettes of you are like a taunt. Never really know just what you want. ڕۆژ بە ڕۆژ دیاردەی فرەژنی لە نێو هەرێمی کوردستاندا زیاتر دەبێت و هەندێک لە پیاوان بەهانەیەکیان هەیە بۆ هێنانی ژنێکی تر و هەندێکی دیکەشیان تەنیان لە پێناو حەزێکی خۆیاندا ئەو کارە دەکەن. مەلە کاتێکدا فرەژنی لە هەرێمی کوردستاندا قەدەغەنیە بەڵام بە یاسا مەرجدار کراوە. دیاردەکە لە مێژە لە نێو توێژە جیاوازەکانی کۆمەلگا بۆ چوونی جیاوازی لەسەرە و هەندێک جار بەریەککەوتنی تند لە گوتاری ئاڕاستە جیاوازەکان دروست بووە و کۆمەلگا دابەشی دوو بەرەی جیاواز و دژ بە یەک بووە لەبارەی ڕەوایەتی دیاردەکەەوە. شریعەت و ئاینی ئیسلام هەمیشە ئامرازێکی بەهێز بوون بۆ پاساوی ئەو کەسانی کە پشتیوانی لە دیاردەکە دەکەن. مامۆستایانی ئاینی باز لەوە دەکەن پرۆسەی فرەژنی لە ئاینی ئیسلامدا وەک خەمخۆری و چارەسەردانراوە بە کۆمەڵێک مەرجەوە کە پێویستە لە پیاوێکدا هەبن کە دەیەوێت پرۆسەکە ئەنجام بدات. پرۆسەی فرەژنی فرۆسێکی زۆر جوانە حەزاریە یکە لەو پرۆسە جوانانەی کە خزمەتێکی گەوراکە بە کۆمەلگا وەگەرمەش بکەین بەڕاستی خەمخۆریە و هەروەها بریتە لە چارەسەرکردنی کێشەیە کە دروستە بێت لە کۆمەلگا و چارەسەری تریشمان نییە جگە لەمە. ئەمە حاڵەتەکە بەو شێوازێ بەڵام دواتر ئەم بابەتە کاتێک کە دێتە ناو کایی جێبەجێکردنەوە لە ناو کایی پرۆسەکە بۆکو پرۆسەیە جێبەجێکرێ ڕاهایی وەردەگرێت بە حکمی ئەوەی کە لەوانەیە کۆمەڵی ئیجتیهاداتی زانایان هەبێ و هەروەها مەرجێ شەر ئەو مەرج و شەرتانیش بەشێکی لەوانێت تێپەڕێنرێ بە حکمی ئەوەی کە بابەتەکە پەیوەندی بە چەند لایەکەوە هەیە بۆ یەکە دەرەچێت لە حکمە شەرعیەکە یەک ڕاستیە ئەوانە بەش یەکێ لەو حاڵەتانە مەسەلە ئەوتانێکە و کەسەی ئەو کوڕێکە ژنێکی هەناوی خێزانی هەیە لەوانەیە لە ڕووی جنسیەوە بەهێز بێ لە ڕووی جنسیەوە بەهێز بێ یەک ئافرەت نتوانێت خواستەکانی ئەو جێبەجێکە و ئافرەتەکە خۆشی قەنەعاتی بەوە هەیە کە من ئەم کەیسانم دیوە یعنی ئافەتی وا هەیە بە خودی خۆم تۆڵە متکاکەم لە هاوسەرەکەم بڕوا خێزانی تر بێنە چووکە من توانام نییە یا بۆ حاڵەتە بەڕاستی دەرەقەت نایم لەگەڵم کەسەیە ئەوە حاڵەتێکە کە لە ئینسانە هەیە مەلەوانێت زۆر کەس نەیدات چووکە بەڕاستی لە ناو گەنجانە لە ناو خەڵکانە لەوانەیە لە 100 کەس نەفەرێکی وا هەبێ ئەو حاڵەتی هەبێ زۆر دەستەواڵا بێ دا لەم کاتێ ئەمە بڕوا زینا بکە یا بە شەرعی خێزانی تر بێنێ ئەمە حاڵەتێکی تر ئەوانەیە کە منداڵیان حەزای لە منداڵە زۆرجار هەیە منداڵ نەبوونەکە لەوانەیە خەتای ئەو ئافرەتە بێکە هێناوێتی لەباسەی لە تێک نەچێت ئەویش خێزانی بێ و ئافرەتێکی تیژ بێ با بۆ خۆیان پێکۆ منداڵێکیان هەبێ نەوەیەکیان هەبێ بۆ خۆی سپێنێ بە دەروبەریان نابسوڕێتەوە و دڵی هەردووکیشان خۆشەکە کە من کەسی وام دیوە ئێستا ماڵ هەیە بۆ شێوازن مێردەکەی ژنی دووەمی هێناوە خێت مناڵیان بۆ هەل یەک ماڵە ئەو مناڵێک کە وێن لەگەڵ ژنیەکەمەکە وهر وازانە ئەویش هەر دایکێتی مەگە گەورە بێ و بزانێت کام دایکە ئەسڵەکەی کامەیە ئەوش حاڵەتێکە لەو حاڵەتانەی کە لەم کاتێ ڕێ پێدرێ کەسەکە ویشێکی وا بکە حاڵەتی تریان ئەوە ئەسڵەکەی کە قورئان مەرجی وەداناوە ئەو هەتیوە بێ باوکانی لە وڵاتەیە عامل ئەو دایکانی کە ناتوانن خزمەتی مناڵەکانی خۆیان کەن کەس نییە بە دەوریانە بێ حکومەت دەستی لێشوەریوە ئەسڵ بە خێر بە خەیاڵیان نایە لە دەوروبەریش و خێزان و خزم و کەسەکانی دەرەقەت ناتوانن خزمەتی بکەن ئەما فەتش لەوانەیە حەزکە زەواجێ بکە حەزەکە مناڵەکانیشی باوکێکی تریان هەبێ لەم کاتێ ڕێ پێدێ بۆ کەسانە بۆ ڕازەواجکە یا پیاوێک ئەوێ خزمەتی ئەو ماڵە بکە خزمەتی ئەو مناڵانە کە ناتوانێت بچێتە ماڵەکەەوە بە ئاسانی باوکاتی مناڵەکانی بکە بۆ ڕێگەدان بۆ چوونە ماڵەکە توانێت زەواج لەگەڵ ئافرەتە بکە. لە هەرێمی کوردستان بەپێی یاسا پرۆسەکە مەرجدار کراوە و بەردەوام لەگەڵ زیادبوونی پرۆسەکە و دەرکەوتنی زیاتری حاڵەتەکان ناڕزایی پارێزەران و یاساناس و چالاکوانی بۆرەکانی ژنانی بەدوادادێت. پارێزەرێک دەڵێت
بۆ ئەنجامدانی فرەژنی لە دادگاکانی هەرێمی کوردستان وەک پێویست مەرجەکان بە تەواوی لە بەرچاو ناگیرێت و تەنیا ڕازیبوونی ژنی یەکەم گرنگی پێدەدرێت و دەکرێتە مەرجی سەرەکی. ئێستا بەپێی تعدیلات یاسایی باری کەسێتی لە هەرێمی کوردستان چەند مەرجێکی داناوە بۆ هاوسەرگیری دووهەم یاخود فرەژنی کێکێک لە مەرجەکان ڕازیبوونی ژنی یەکەمە و مەرجی سەرەکیە، دواتر هەبوونی عەدالەت لە بینی ژنەکانە و دواتر بوونی باری داراییکی باش کە بتوانێت هەموو خێزانەکانی وەکو یەک سێر بکە، بەڵام بەداخەوە هەموو مەرجەکان وەکو یەک وەرنەگیراوە لە هەرێمی کوردستانە. تەنها ڕازیبوونی ژنی یەکەم ئەگەر ڕازی بوو لە بەردەم دادوەرە ئیمزای کرد ئیتر کەس ناچێت بۆ مەرجەکانی تر ئایا سەلماندنی عەدالەت چۆنە لە بینی ژنەکانە و یاخود بوونی باری دارایی کە چۆن نەتوانێت دابینی بکە، بۆیە مەرجەکان بەپێی قانون ئەوەیە، بەڵام لە جێبەجێکردنا کێشەمان هەیە. هەرچەندە لە یاسا و شەرعیشدا تەمەن مەرجێکی سەرەکیە بۆ هاوسەرگیری، بەڵام لە ئێستادا لە هەرێمی کوردستان بە تایبەت لە هێنانی ژنی دووەمدا هاوسەرگیری کەسانی بەتەمەن لەگەڵ کەسانی کەم تەمەن دەبینرێت و هاوسەرگیری ئەنجام دەدرێت بە جۆرێک ساڵانێکی زۆر جیاوازی تەمەنیان هەیە. ئەم دیاردەیەش وێڕای دابەشبوونی کۆمەڵگە لەبارەی پرۆسەی فرەژنیەکەوە جارێکی دیکە دابەشبوونی کۆمەڵگەی لێ دەکەوێتەوە. ئەوەی کە لەم وڵاتی خۆمانە ئەو تەمەنانی کە تەمەنێکی لە خواردترە فەرقی لە بین تەمەنی کەسەکە بۆ کەسێکە هەیە، پێم وایە هۆکارەکەی بەشێکی ئافرەتان خۆیان بن. خۆگە خۆم چەند کەسێکم دیوە، یعنی کە لەوانە دادەیە بوو خۆم ئامادە بووم کە بانیان کردم بۆ مالەبڕینەکەی لە ئەو کاتەوە پیاوەیەکی ژنیشی هەبوو ژنی یەکەمی بوو، بەڵام تەمەنی کوڕەکە نزیکەی 20 ساڵ 22 ساڵ لە کچەکە باڵاتر بوو. 15 ساڵ تقریبا 15 ساڵ بینیان بە تەواوەتی بوو. من وتمەم نیکاح ناکەم. تیان بۆ کردیان بە هەراوتم لەبەرەوەی چونکە ئەمە لەگەڵ ئەمە زۆر دوورن لە یەک ناگەنە یەک، ناتوانن ئەمە ببنە ژن و مێرد، چونکە ئەم پیاوە زۆر لە سەرەوەی ئەمی زۆر لە خوارە تەمەنەکەیان. ئەم بە بیرکردنەوەی هێشتا لە تەمەنێکی قۆناغی تازە پێگەشتنی کومناڵێک ئێوە ژیان دروستکە. ئەم پیا گەشتوێتە ئەوەی کە ئیتر بەرەو کامەڵبوون ئەڕوات و حەزی لە پاڵدانەوەیە، دایمەن گوتن دوژبەیەکە بەستنەوە. زیاتر نزیکەی 40 دقە تاخیرم کرد، قسەم بۆ هەرمیان کرد، قسە منیان نەویست. نیکاحەکەمان ئەنجامدا، بەڵام دوایی 6 مانگی نەخایەن هاتم تیان قسەکەی تۆ دەرچوو. لەبەرەوەی ئێمە قانونەکانمان لە شەرعەوە لە شریعەتی ئیسلامیەوە وەرگیراوە، بۆیە ئەوەی کە لە قانونا باسەکرێەوەی کە بێ لەگەڵ شەرعا بگونجێ. لە هاوسەرگیریە یەکێک لە مەرجەکانی هاوسەرگیری هاوشانیە، کفوئیە لە نێوان ژنەکە و پیاوەکە لە ڕووی تەمەن، لە ڕووی جەستە، لە ڕووی تەنانەت خوێندەواری ئاستی ڕۆشنبیری وە لە نێوان خێزانەکانە. بۆیە هاوشانی کە باز لە هاوشانی و تەمەن ئەەکەین پێویستەکە بە مەرج گیراوە کە ئەبێت تەمەنیان لە یەکەوە نزیک بێ و ئاستی خوێنەواریان ئەمانە بە مەرج گیراوە باشترەکە و کەسانی هاوسەرگیریەکەن بۆ شێوەیە بێ کامەکو باسم کردمە تەنها لە قانونانیە بەڵکو لە شەرعەوە وەرگیرە. ئەگەر جێبەجێ نەکراوەکو باسم کرد ئەماکەوێتەوە سەر ئەوەی ئەو کەسانی کە لەو خێزانەیە ئاژین، چونکە بە تایبەتی لە مۆزوعی هاوسەرگیریە پەیوەندی بە باری شخصی کەسەکانەوە، وەکو هەر تاوانێکی تری توندوتیژی کاتێک کە ژنێک ڕوبەڕووی توندوتیژی یاخود کێشەیەکی خێزانیە بێتەوە خۆی کەسی یەکەمە کە ئەبێ سکاڵا تۆمارکە و ئەبێ دۆسیەکە بجوڵێنێەوە کەسی تر ناتوانێت لە جیاتی ئەو سکاڵا تۆمارکە. بۆیە بۆ شێوێژ هاوسەرگیری بەسەر ژنێکی ترا ژنەکانی تر خۆیان بەرپرسنەوەی کە ناڕازی بن کە چۆن سکاڵا بکەن و دۆسیەکە بجوڵێنن. کێشەکانی نێوان ئەو خێزانانەی کە دیاردەی فرەژنیان تێدا ئەنجامدراوە کەم نین و پارێزەران و توێژەران باز لەوە دەکەن کە بەردەوام کێشەکانی ئەوان بەرۆکی یاساناس و پارێزەرانی گرتووە و دادگاکان پڕن لەو کەیسانەی کە لە خێزانە فرەژنەکاندا ڕوودەدەن. بەنسبە ژنیەکەمەوە ئەکرێت ئەم کاریگەریانە زۆر قورس بکەون و یەکێک لەو کێشانی کە دروستە بێت ئەوەیە کە ئاژاوی خێزانی دروستەکە لە بینی ژن و مێردەکەیەوە لە بینی مناڵەکان و لە بینی باوکیانەوە، ئەمەش ئەبێت هۆی ئەوەی وەسەرە کێشێ بۆ ئەوەی کە ئەساسی ژیانی ژن و مێردایەتی کە بریتە لە خۆشەویستی لە بینێەوە نایەڵێت. دووهەمیان یەکێکیکە لەو شتانەی کە پێویستە لە خێزانە هەبێت بریتە لە ئولفەت و هۆگری بۆ یەکتریت. تەبان هێنانی ژنی دووەم هەندێک جارە بێتە سەبەب و ئەبێتە هۆکار بۆ ئەوەی کە هۆگری لە نێوان تاکەکانی خێزانە نەمێنێت. سێهەمیان ئەبێتە سەبەب بۆ ئەوەی کە تاکەکانی خێزان چیتر هاریکاری نەکەن و چیتر بەدەم یەکەوە چەند جاری وایە جۆرێک لە ڕقت جۆرێک لە تووڕەبوون و ڕق لای تاکەکانی تری خێزان دروستە بێت ئەگەر باوچیان تووشی کارەساتێکی قورسیش بێت لەواچێت
لی نەپرسنەوە وەکوتم لە هەمووی خراپتر جاری وایە سەر کێشێت بۆ ئەوەی کە جۆرێک لە بغز و ڕق و جۆرێک لە چینە لە بینی تاکەکان بە تایبەتی لە بینی باوکو مناڵەوە لە بینی مێرد و لە بینی ژنەکۆنەکە دروست بکات طبعاً ئەمەش جاری وایە شتی تری لەکەوێتەوە ئێمە حاڵەت هەیەوە بووە کە لەوا ژنەکە ژنیەکەم مەبەسم لەوەی بیر لەوە بکاتەوە کە ئینتقام لە مێردەکەی بکاتەوە بۆ وەسیلەیەک لە وەسیلەکانی تر ئایا بە هەدەردانی ماڵ بێت ئایا بە ئیهمالکردنی مناڵەکانی بێت ئایا بە بەجێهێشتنی ماڵەکە بێت بیر لەوا کاتەوە کە ئینتقام لە مێردەکەی بکاتەوە بە جۆرێک لە جۆرەکانی تر حتا جاری وایە لەواچێت ئەگەر زۆر زیادە ڕەویتانەکەین سەر بچێشێ بۆ ئەوەی کە خیانەتی زەوجی لێ بکەوێتەوە ینی ئەم چۆن چووە ژنێکی کەی هێناوە ئەویش لەگەڵ کەسێکی کەیەوە لەگەڵ پیاوێکی کەیا ڕێکەوێتوە بەو شێوەیە بتوانێت یا بیەوێت ئینتقام لە مێردەکەی یا تۆڵە لە مێردەکەی بکاتەوە. ئەزمموی خۆمان و ڕۆژانە کارکردنمان لە ناو دادگاکانە هەتاکو ئێستا هیچ کەیسێکی وامان نەبینیوە کە لە ژیانی هاوسەرگیریە کە مێردەکەی زیاد لە هاوسەرێکی هەبوو بێ هیچ کێشێکی نەبوو بێ و زۆر مرتاح بێت و لاری نەبێتەوە بەڵکو هەموو ئەو زۆربەی زۆری ئەو پیاوانی کە ژنی دووەمیان هێناوە یاخود زیاد لە ژنێکیان هەیە بەردەوام کێشەی خێزانی هەبووە لە ناو خێزانەکانە ئەکرێت بە نمونە چەند نمونەیە کە بێکە بڵێ من کێشەم نییە ئێمە خەڵکمان هەیە لەواچێت بە حکمی بیر و بۆچوون ئەو بیر و بۆچوونانی کە بیر و بۆچوونی ئاینیان پێوترێت ئەگەر ژنی دووەمیشی بەسەرابێت تەبانیم باس لە ژنی یەکەمەکەین هێنانی ژنی دووەم ئەو کاریگەری خراپەی نەبێت لەسەری چونکە ئەو لەواچێت ئەوە بەشێک لە شەرعی خوایە جێبەجێکردنی فەرمانێکی خوا بزانێت کە نابێ قسەی تیا بکرێت و ئینسان ناکرێت زۆر قورس بێ لەسەر دەرونی ئەکرێت لەم ڕۆوە یا ئەگەر ئەم جۆرە بیرکردنەوەی هەبێت کاریگەریەکە کەمتر بێت یاخود ئێمە خەڵکمان هەیە بەڕاستی ئەمە ژنمان هەیە کێشەیەکی هەیە گرفتێکی هەیە گرفتەکە چیە مەسەرن تووشی برودەی جنسی بوو یاخود لە ڕووی جنسیەوە کە ئافرەتێکی ساردە لەوا چێ دەم ئافرەتە ئاسایی بێ بەلایەوە بۆ ئەوەی هەر بە یەکجاری لە عیلاقەی جنسی لەگەڵ مێردەکەی دوورکەوێتەوە بە ئاسایی بێ بەلایەوە ئەگەر مێردەکەی ژنی دووەم بێنێت ژنمان هەیە بە مەرج ئاساییە بەلایەوە ژنەکەی ئاسکاڵین ئاساییە بەلایەوە یعنی ئاساییە بەلایەوە کاریگەریەکانیشی کەمتر بێتەوە ئاساییە بەلایەوە مێردەکەی پێشنی دووەم بێنێ مەسەرەن ئەڵێت دەخلێکی باش بۆ نمونە مەعاشەکەی یاخود دوکانەکەی یا سیارەکەی یاخود ماڵەکەیم بۆ بەجێڵە بڕۆ بێ ماڵەکە بەجێ بێڵە لە دەرەوە چیەکەی بیکەوە لە کاتێکی چ ئەمیش هەروەکو ژنی ڕسمی ئەمێنێتەوە کەواتە ئەکرێت ئەم تێڕوانینانە کاریگەریەکان کاریگەری دەرونیەکانی هێنانی ژنی دووەم کەم کاتەوە یا زیاد بکات. لە هەرێمی کوردستان پیاوان بۆ ئەوەی ڕوبەڕووی مەرج و ئاستەنگەکانی فرەژنی نەبنەوە پەنا دەبەنە بەر دادگاکانی شارەکانی دەرەوەی هەرێمی کوردستان لەوێ بەبێ هیچ مەرجێک هاوسەرگیری دووەم و سێم ئەنجام دەدەن و دواتر دێنەوە هەرێمی کوردستان و لە دادگاکانی هەرێمیش ڕاستەوخۆ مامەڵەی فەرمیان لەگەڵ دەکرێت و لە پەراوەکانی باری شارستانیدا هاوسەری نوێیان بۆ جێگیر دەکرێت. خۆی بەپێی یاساوکو باسم کرد نابێت هیچ پیاوێک هاوسەرگیریکی ڕسمی لە ناو دادگای ئەنجامداد ئەگەر ژنی یەکەمی ڕازی نەبوو بەڵام زۆر جارێک پێم وتی لەبەرەوەی تەنها ئەم تعدیلە لە هەرێمی کوردستانە هەیە لە عێراقانیە بۆیە ئەوە ئێمە سنوورەکانمان زۆر کراوێ لە ڕووی دەرەوەی هەرێم هەر لە کەرکوو خانەقین جەلەولا زۆر بە ئاسانی ئەچن لەوێ گرێبەستی هاوسەرگیریەکەن و زۆر جاریش ئەسڵن پێویستیان بە گرێبەستی هاوسەرگیری ڕسمی نیە تەنها بە هاوسەرگیریکی شەرعی لە دەرەوەی دادگا ئەنجامی ئەدەن و زۆر جاری ژنەکانیان ناچار کردووە ڕازی کردووە کە بە زۆر هێنرێنە دادگا یاخود لەژێر ترسیەوەی کە تەلاق نەدرێن یاخود هەڕەشەی تریان لێکرێ و ڕەزامەندیان بۆکەن بۆیە بەداخەوە ئاسانکاریان بۆ کراوە کە ئەتوانن لە دەروی هەرێم لە دادگاکانە هاوسەرگیری تر بکەن و دوای ئەوە کە ئەگەر هاتنەوە هەرێمی کوردستان پێشتر ژنان ئەیانتوانی بچن سکاڵا تۆمارکەنەوە و شکاتی ئەو بکەن کە مێردەکەیان هاوسەرگیری کردووە بەڵام بەداخەوە ئێستا بەپی بڕیارێکی تەمیزیش هەر پیاوێک لە دەرەوەی دادگایکی هەرێم هاوسەرگیریکی ڕسمی بکە کە هاتەوە هەرێمی کوردستان هیچ ئیجراتێکی لەگەڵ ناکرێت لە بەروی پیان وایە کە ئەمە پرۆسەیەکی قانونیە و تازە ئەنجامی داوە. گومان ئێمە زۆر ئیشمان لەسەرەوە کردو کە ئەو بڕیارە هەموار کرێتەوە کە ئەوەی کە پیاچوونەوە بکرێت بەسەر ئەو بڕیارانەیە و ئەو بڕیارانی کە هەرێم خۆی دەری ئەکا پەرلەمانی کوردستان دەری کردووە پێویستە لەسەر و هەمویانە خۆیان پابند بن بە جێبەجێکردنی یاساکانەوە ئەو حیزبانەی کە خۆیان بەشێکن لە پەرلەمان و لە دەرچوونی یاساکان خۆیان پابند بن پێوە بەڵام بەداخەوە خۆیان جێبەجێی ناکەن و سێرەکەی بڕیاری تەمیزی دەرئەچێ کە جێبەجێکردنی زۆر باشترە لەو قەراراتانەی کە لە پەرلەمانی
کوردستان دەرەچێ و کەسیش ڕێگری لێ ناکا بۆیە ئێمە ئیش لەسەرواکەین کە چۆن ئەو دادگانی لە دەروی هەرێم ئەو پرۆسی ئەنجامەدەن و حتا ئێمە ماوەیەک توانیمان کە لە کەرکووک کاتێکە خەڵکە چوو گرەبەسی هاوسەرگیریە کرد داوای ئەوەی ئەکرد کە لە نفوسەوە کتابێ بک بۆی بزانن ئەم پیاوە پێشترژنی هەبوویان ناچونکە ماوەیەک ڕێگری ئەکراکە لە کەرکووکیش خەڵکێک کە خەڵکی کەرکووک نەبێ لە شارەکانی ترەوە بچێ بۆوێ گرەبەسی هاوسەرگیری بۆ ئەنجام نەدەن. ڕۆژی 4 نیسانی ساڵی 2022 ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان ئاماری ڕێپێدانی هاوژینی دووەمی لە ساڵی 2021دا بڵاو کردەوە. لە پارێزگای هەولێر 73 ڕێپێدان و لە سلێمانی 7 ڕێپێدان و دهۆک 21 ڕێپێدان هەبووە. بەڵام وەکو لایەنە پەیوەندیدارەکان باسی دەکەن ئەو ئامارانە تەواوی ئامارەکان نین و زۆربەی پیاوان بۆ هاوسەرگیری لە دەرەوەی یاساکانی هەرێم و لە دادگاکانی دەرەوەی ئیداری هەرێم پرۆسەکە ئەنجام دەدەن. بۆیە ناویان ناچێتە نێو ئەو ئامارانەوە کە لایەنە فەرمیەکان ڕایان دەگەێنن.